باسی یاسای قوربانیانی دەستی تیرۆر بکەم ئەو یاسایی کە لە ساڵ دوای ساڵی 2023 هەر کەسێک یاخود هەر هاوڵاتیەکی عراقی لە ضمنیە هاوڵاتی هەرێمی کوردستانیش بە دەستی تیرۆر شەهید بوو بێ بەپێی یاسای قوربانیانی دەستی تیرۆری حکوومەتی عراقی دەتوانێت ماف و ئیمتیاز وەربگرێ و لەم یاسایە لە بەرەوەی لە هەرێمی کوردستان یاسایەکی هاوشێوەمان نییە بەڵام لە یاساکەیە لیژنەیەک بۆ تەنفیزکردنی ئەم یاسایە لە هەرێمی کوردستان دەست بەکارە بە ئیشەکە بەڵام تا ئێستا ئەم لیژنەی کە لە هەرێمی کوردستان بۆ کۆکردنەوەی داتای خۆت بۆ تەسجیلکردنی ئەو کەسانی کە قوربانی دەستی تیرۆرن جا بە برینداربوونە بە شەهیدبوونە بە زەرەری مادیە ماڵیە ئەمە هەمووی لە یاساکەیە جێگەی کراوتە خۆ تەنانەت بە هەڵە عسکەریەکانی ژانی ئەمانە هەمویان لە ضمنی ئەو یاسایە کۆکراوەوە و دەتوان مافی ئیمتیازی زۆر باش کە ئێستا مافی ئیمتیازی شەهید وەرەگرن لەم تعدیلە دواهەمینەی کە لە سەرەتای ساڵی 2016 ئێمە کردمانەوەکو لیژنەی شەهیدان لە ڕاستی ئەمە بەدۆداچوونمان کردو بۆ چی ئەم لیژنەیە تا ئێستا دەست بەکار نەبووە هۆکارێک لەوانە لە فەنیات و نەبوونی جێگا و نەبوونی میزانی پێویستە بۆ ئەو لیژنەیە و سەرف نەکردنی ئەو میزانی لەلایەن حکوومەتی عراقیەوە دوو هەمیش هەتا ئێستا هەرێمی کوردستان یعنی ئەم فکرەیە تەقبول ناکا کە شەهیدەکانی هەرێمی کوردستان لە عێراق تۆمار بکرێ